ڕۆژی 9 نیسانی 2023 هێزەکانی هاوپەیمانان گەیشتە ناوەڕاستی بەغدا و بەم دیمەنە کۆتاییان بە دەسەڵاتی 35 ساڵەی حیزبی بەعەس هێنا لە عێراقدا. لە عێراقدا هاوڵاتیانی کورد زیاتر لە هەر پێکهاتەیەکی دیکە بە بینینی ئەم دیمەنە خۆشحاڵ بوون. بەو پێی سەدام حسێن و حکوومەتی بەعەس لە ماوەی 35 ساڵی دەسەڵاتیاندا تاڵترین بیرەوەریان بۆ کورد جێهێشتە بوو. ڕووداوەکانی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و چەندین گوند و ناوچەی دیکەی کوردستان و وێرانکردنی نزیکەی 4500 گوند تەنها بەشێکن لە بیرەوە ڕەتاڵەکانی کورد لە دەسەڵاتی بەعەس. یەکێک لە پاساوە سەرەکیەکانی ئەمریکا و هاوپەیمانان بۆ هێرشکردنە سەر عێراق ئەوە بوو کە حکوومەتی بەعەس پەیوەندی لەگەڵ ڕێکخراوی قاعیدەدا هەیە و هاوکاریان دەکات. بەڵام دوای کۆتایی هاتنی جەنگەکە ڕێکخراوی قاعیدە لە عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزتر بوو. 10 ساڵ دواتریش لە هەناوی قاعیدەوە لە عێراق ڕێکخراوێکی مەترسیدار سەری هەڵدا، ڕێکخراوی داعش کە بە مەترسیدارترین گروپ دادەنرێت دژ بە ئاسایشی جیهانی. جەنگی ئەمریکا و هاوپەیمانان دژی حکوومەتی بەعەس کە بە جەنگی دووهەمی کەندا و ناسراوە تەنها 3 هەفتەی خایاند و کۆتایی بە تەمەنی حکوومەتی بەعەس هێنا. بەڵام ماوەیەکی کورد دوای کۆتایی هاتنی جەنگ شەڕ و توند و تیژی باڵی بەسەر عێراقدا کێشایەوە کە تا ئێستاش بەردەوامە. ئەگەر چی لە ماوەی 3 هەفتەی جەنگدا کەمترین ژمارەی سەربازی ئەمریکی و هاوپەیمانان کوژران، بەڵام لە دوای ڕووخانی بەعەسەوە تا 2011 نزیکەی 4500 سەربازی ئەمریکی لە عێراقدا بەهۆی تەقینەوەکان و هێرشی گروپە توندڕەوەکانەوە کوژران. بەپێی ئاماری هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتیش لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا زیاتر لە 100,000 هاوڵاتی عێراقی لە توند و تیژیەکاندا کوژراون و زیاتر لە 200,000 کەسیش بریندار بوون. لە دوای ڕووخانی حکوومەتی بەعەس کۆتایی بە هەژمونی عەرەبی سوننەش هات لە عێراق و شیعە بووە باڵادەست. هەر بۆیە سوننەکان کە بە درێژایی مێژووی عێراق باڵادەست بوون، تەنانەت دوای ڕووخانی بەعەسیش زۆرترین دژایەتی پرۆژەی فیدرالیان دەکرد کە مەرجی سەرەکی کورد بوو لەو کاتەدا بۆ ئەوەی بەشداری لە پرۆسەی سیاسی عێراقی دوای سەدامدا بکات. ئێستا دوای تێپەڕبوونی 13 ساڵ بەسەر ڕووخانی حکوومەتی بەعەسدا ئەو عێراق نوێیی کە کۆمەڵێک هیوای لەسەر هەڵچەنرا بوو خەریکە هەڵدەوەشێتەوە. کورد و سوننە ناڕازین. کورد دەڵێت هیچ هیوایەک بۆ بەشداری ڕاستەقینە لە بەغدا نەماوە. سوننەش هەست دەکات لەلایەن دەسەڵاتی شیعەکانەوە بە تەواوی پەراوێز خراوە. تەنانەت شیعەکانیش لەناو خۆیاندا ناکۆکی قوڵیان هەیە لەسەر دەسەڵات. ئەگەر سەدام حسێن لە سەردەمی دەسەڵاتی خۆیدا بە زەبری ئاگر و ئاسن پێکهاتەکانی عێراقی بە یەکەوە بەستبووەوە، بەڵام لە ئێستادا پێدەچێت ئەوەی لە ڕواڵەتدا عێراقی بە یەکپارچەیی هێشتۆتەوە تەنها فشاری کۆمەڵگای نێودەوڵەتی و وڵاتانی دەستڕۆیشتووی ناوچەکە بن.